دایک و باوکێک خەون بە سەرەتایەکی نمونەییەوە دەبینن بۆ منداڵەکانیان لە قوتابخانە سەرەتاییەکانی یونایتد ساینس ئەم خەونە دەبێت ڕاستی. لای ئێمە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی پرۆگرامی جیهانی جۆلی فۆنیکس بەکاردەهێنین کە زیاتر لە 30 ساڵ ئەزموونی هەیە. هەروەها لە ڕێگەی سیستەمی کامبرج وەن و کتێبخانەی ئۆنلاین ڕاستکیتسەوە منداڵەکەت لە ناو یاری و کێبڕکێدا دەبێتە خوێنەرێکی لێهاتوو. منهجی کامبرج پرایمەری بۆ بیرکاری و زانست بەکاردێنین کە منداڵەکەت فێری بیرکردنەوەی ڕخنەگرانە دەکات. لێرە زانست تەنها کتێب نییە، بەڵکو لێکۆڵینەوە تێگەشتێکی قوڵە لە کیمیا، لە فیزیا و لە گەورتون بە جۆرێک کە بناغەیەکی زانستی بچە و بۆ داهاتوی منداڵەکان دادەبرێن. زمانی دایک ناسنامەی ئێمەیە. لای ئێمە بە پلانێکی زانستی منداڵان دەبن بە خوێنەرێکی باشی زمانی کوردی. هەروەها لە ڕێگەی بەرنامە کولتوریەکانمانەوە نەوەی پێدەگەێنین کە شانازی بە زمان و ئاڵا و کولتوری خۆیەوە بکات. لە ڕێگەی سیستەمی نێودوڵەتی ژوپیتەر خێزان چرکە بە چرکە ئاگاداری نمرە و ڕەفتاری منداڵەکەی دەبێت. ئەگەر منداڵان پێویستیان بە هاوکاری زیاتر بێت، خزمەتگوزاری پاڵپشتی خوێندکار بەردەستە تاکو دڵنیا بین هیچ منداڵێک لە کاروانی فێربوون جێنامێنێت. بەهێزکردنی کەسایەتی منداڵەکان کاری لە پێشینەمانە. لێرە لە ڕێگەی پرۆگرامە هەمە چەشنەکانی ڕابەرایەتیەوە کار لەسەر متمانە بەخۆبوون و بە هەواڵەکانی و کۆڕێزگرتن و ڕاستگۆیی دەکەین. ئێستا ناوتۆمارکردن دەستی پێکردو دەتوانین سەردانی یەکێک لە خوێندنگە سەرەتاییەکانمان بکەین.